وەتاری حیزبی دموکرات لە یادی هەشتا ساڵەی دامەزرانی کۆماری کوردستاندا. دوای هەڵگیرسانی شەڕی دووهەمی جیهانی و بەهاتنی هێزەکانی هاوپەیمانان و ڕووخانی دەسەڵاتی ڕەزاشاو لە ئەنجامدا دروستبوونی بۆشایی دەسەڵات لە بەشێکی کوردستان دەرفەتێکی لەبار بۆ بوژانەوەی چالاکی سیاسی ڕێکخراوە سیاسیەکان ڕەخسا. لەوەها هەلومەرجێکدا لە 25 گەلاوێژی 1321 هەتاوی لەسەر دەستی کۆمەڵێک کەسایەتی نیشتیمانپەروەر کۆمەڵەی ژیانەوەی کورد بە بیری سربەخۆیی خوازی و نەتەوەییەوە دامەزرا. 3 ساڵ دواتر حیزبی دموکراتی کوردستان لەسەر بنەما تەشکیلاتیەکانی ژێکاف وەک قەوارەیەکی نەتەوەیی دموکراتیک بەڵام ڕێکخراوتر و بە بەرنامەتر دامەزرا کە تا ئەمڕۆ وەک بەڕابردووترین حیزبی کوردی لە ژیانی سیاسی و ڕێکخراوەی خۆی بەردەوامە. هەنگاوێکی گەورەی حیزبی دموکرات لە ڕەوتی مێژوویی خەبات و تێکۆشانیدا دابڕان لە ڕێخستنی خێڵەکی بنەماڵەیی و ناوچەیی و ئاراستەکردنی خەبات بەرەو فۆرمێکی کوردستانی بووە کە وەک ئامانجێکی مەزن هەر لە جێی خۆیەتی. هەر ئەم ڕوانینەش وای کردووەکە ناسنامەی کوردبوون ببێتە تەوەری سەرەکی گوتار و کرداری ئەم حیزبە. پێکهێنانی کۆماری کوردستان وەرچەرخانێکی فکری بوو کە ڕێڕە و داهاتووی خەباتی نەتەوەیی دموکراتیکی نەتەوەکەمانی وێنا کردووە. لەلایەک لە ئەنجامی گەشەی بیری سیاسی و بە دامەزراوەیی کردنی پرسی کورد لە چوارچێوەی بنیاتێکی نیشتیمانی هاتەکایەوە، لەلایەکی دیکەوە بنیادنانی ڕێبازێک بوو بۆ دواڕۆژی پرسی نەتەوەیی. ئاواتی ئازادی و خەونی ڕزگاری نەتەوەیەک بە ڕێگای زیند و ڕاگررتنی مێژووی خەبات و سیمبولەکانیدا تێدەپەڕێ. کۆماری کوردستان پاش 80 ساڵ هێشتا لە بیر و هۆشی نەتەوەی کووردا زیندووە. تەمەنی کورتی کۆمار و کۆتایی تراژیک بەڵام سەربەرزانەی ڕێبەرانی نەوە دوای نەوە ئیلهام دەری خەباتی نەتەوەی کورد لە هەر 4 پارچەی کوردستان بووە. ئەم تەمەنە بۆ دەسەڵاتێکی خۆماڵی کورد کە بە درێژایی مێژوو دەرفەتی مەشقی دەسەڵات و خۆبەڕێوەبردننی کەم بووە یان هەر نەی بووە جێی شانازیە. بۆ نەتەوەیەک کە هەمیشە لە مافەکانی بێبەش و ئازادیەکانی پێشێل کراوە و بوون و ناسنامەی لەژێر هەڕەشەی سڕینەوە و توانەوەدا بووە. 11 مانگ تەمەنی کورد بەڵام پڕدەستکەوت پڕە لەوانە. خاڵێکی جەوهەری لە مێژووی کۆماردا ڕوانگەی دموکراتیکی ڕێبەرانی کۆمارە کە وێڕای نەتەوەیی بوونیان دموکراسی خوازبوون و ئەوە لە ئەدەبیات و وێژمانی کۆماردا ڕەنجی داوەتەوە. کۆماری کوردستان توانی مۆدلێک پێشکەش بکات کە تێیدا نەتەوەیەک توانی بەبێ هەڕەشە بۆ سەر ئەوانی تر مافەکانی خۆی بەدەست بهێنێت. هاوکات
یەکەم هەنگاویش بوو بۆ نیشاندانی ئەوەی کە دموکراسی لە ئێراندا تەنیا لە ڕێگەی دابەشکردنی دادپەروەرانەی دەسەڵات لە نێوان نەتەوەکاندا جێگیر دەبێت. کۆمار لێرەدا نمونەیەکی مێژوویی ئەو پێکەوە ژیانەیە. ڕوانگە و بیرکردنەوەی ڕێبەرانی کۆمار بەکردەوە بە جۆرەی کات و سەردەم جێبەجێ کراوە. بۆ نمونە گرنگیدان بە توێژەکانی وەک لاوان و ژنان بۆ تەمایەی دامەزراندنی ڕێکخراوی لاوان و یەکێتی ژنان کە ئەمە نیشانەی گرنگیدانی کۆمارە بە کۆمەڵگەی مەدەنی. ئەمە نیشانەی تێگەیشتنێکی قوڵ بوو لەوەی کە ئەزموونێکی دەسەڵاتداری بەبێ بەشداری ژنان و توێژەکانی دیکەی کۆمەڵگە سەرکەوتوو نابێت. ئەگەر ئەمڕۆ دەبینین دروشمی ژنجیان ئازادی لە کوردستانەوە سەرچاوە دەگرێت و هەموو ئێران ڕادەچەنێت، پێویستە بزانین کە ئەمە بەرهەمی 80 ساڵ مەشقی مەدەنی و سیاسیەکە ڕێگەکەی بۆ سەردەمی کۆمار دەگەڕێتەوە. لەم ئەزموونەدا ژنان و لاوان لە پەراوێزی کۆمەڵگەوە دێنە ناو کایەی سیاسی و لە بزوتنەوەی ژیناژدا دەبنە پێشەنگ و بڕبڕەی پشتی گۆڕانکاریەکان. یەکسانی مافی ژن و پیا و عەداڵەتی کۆمەڵایەتی و ئازادی بیر و باوەڕی سیاسی و ئایینی جیاواز و ڕەچاوکردنی مافی کەمینەکان، گرنگیدان بە بواری زمان، خوێندن و پەروەردە بەشێک لەو پرسانن کە بە بەرنامە و بەکردەوە لەلایەن کۆماری کوردستانەوە کاری بۆ کرا. کەوتنی کۆمار لە ڕووی مێژوویەوە تراژیک بوو، بەڵام شێوازی ڕوبەڕووبوونەوەی ڕێبەرانی کۆمار وای کرد ئەم تراژیدیایە ببێتە هەوێنی نۆستالژیایەک بۆ بنیادنانەوە و وەدیهێنانی ئامانجەکانی ئەم کۆمارە. لە ئێستای ئێراندا کە زۆر جار توند و تیژی و سەرکوت دەبێتە هۆی پاشەکشەی بزوتنەوەکان، بیرهێنانەوەی خۆڕاگری و مانەوەی ڕێبەرانی ئەم کۆمارە لەگەڵ کۆمەڵگەکە دەبێتە هۆی بەهێزکردنەوەی ئیرادەی گشتی بۆ بەردەوامبوون لە خەبات. کۆماری کوردستان جوڵانەوەی ڕزگاری خوازی کوردی بەرەو گوتارێکی نەتەوەیی و مەدەنی گشتگیر ئاراستە کردو. کوردانی بە مافی خاوەنداریەتی نیشتیمان و بوون بە خاوەن حکوومەت ئاشنا کرد. کۆماری کوردستان بەو ڕەمزە نەتەوەییانە دەناسرێتەوە کە بەشێکن لە ناسنامە و هێما گەورە و گرانەکانی خەباتی کورد لە هەموو بەشەکانی کوردستان، لەوانە ئاڵای کوردستان، هێزی پێشمەرگە و سرودی نیشتیمانی کە لە خۆیاندا ئاماژەن بۆ گەیشتن بە ئامانجی نەتەوەیی لە چەشنی بنیادنانەوەی دەسەڵاتێکی کوردی و کوردستانی. لە 80 ساڵەی یادی دامەزرانی کۆماری کوردستاندا هەر بەرزڕاگرتنی یادی کۆمار بەس نییە، بەڵکو دەبێت پەرە بە سامان و بەهاکانی بدەین. ئەمە بەو مانایەیە کە لە ئێرانی داهاتوودا دەبێت پرەنسیپەکانی وەک مافی نەتەوەیی، دموکراسی، بەشداری ژنان و گەشەی بزوتنەوەی مەدەنی و پێکەوە ژیانی ئاشتیانە و دڵخوازانە و
لە هەمووی گرینگتر مەرجی سەروەری هاوبەشی نەتەوەکان بکرێنە بنەمای هەر جۆرە ڕێککەوتن و داڕشنەوەیەکی سیاسی و ئیداری. لە سەروبەندێکدا یادی 80 ساڵەی دامەزرانی کۆماری کوردستان دەکەینەوە کە شەپۆلێکی نوێی ڕاپەڕین و خۆپێشاندان دژ بە حکوومەتی کۆماری ئیسلامی تەواویەتی دەسەڵاتەکەی دەستی پێکردووە و ڕژیم لە لاواسترین و بێهێزترین پێگەی چەندەی ڕابردوویدایە. بە درێژایی تەمەنی کۆماری ئیسلامی داهات و سامان و سەرچاوەکانی نێوخۆیی بۆ گروپە میلیشیایی و تیرۆریستەکانی ژێرنفوز و دەسەڵاتی خۆی تەرخان کردووە. هەناردەکردنی جیهاد و شۆڕشی ئیسلامی بۆ دەرەوەی سنوورەکان تەواوکەری سیاسەتی ناوخۆییە دژ بە مافی ژیان کە ڕیشەی لە بناژوخوازی و بنەما فکری و ئیدئۆلۆژیەکانی ئەم ڕژیمەدایە. چاوخشاندنێک بە مێژووی نزیکی ئاڵۆزی و شەڕەکانی یەمەن، سووریا، فەلەستین، لوبنان و هیتر دەمانباتەوە بۆ قوڵایی سیاسەتی کارەساتبار و دژە مرۆیی کۆماری ئیسلامی کە بەهۆی دەستێوەردان و وەڕێخستنی شەڕی نیابەتی و دژایەتی کردنی وڵاتانی ناوچە و ڕۆژاوا بە ملیۆنان کەس بوونەتە قوربانی. ئەزموونی دەسەڵاتێکی وەها سەدە نێوەڕاستی بەسە تاکو جیهانی دەرەوەش وەک ئێمەی کورد و نەتەوە بندەستەکانی دیکەی ئێران بگەنە ئەو ئەنجامە کە تا کاتێک ئەم ڕژیمە لەسەر دەسەڵات بێت ناوچەکە ڕووی ئارامی و سەقامگیری بەخۆیەوە نابینێ. لەم هەلومەرجەدا گەڕانەوە بۆ ئامانجەکانی کۆمار و بیرهێنانەوەی ئەو ڕاستیەیە کە تەنیا کولتوری پێکەوە هەڵکردن یەکریزی و هاوخەباتیە کە لە ئامانجەکانی دواڕۆژ و بەرژەوەندێنەتەوەیەکان نزیکمان دەکاتەوە. دەبێ ئەرچی کۆمەڵگەی کوردستانی و ڕێکخراوەیی حیزبەکان گرێ بدرێتەوە بەو بەرپرسایەتیە مێژوویی و ئەخلاقیەی کە لە کۆماری کوردستانەوە وەک میراتێکی سیاسی بەجێماوە. لەم یادە پڕشکۆیەدا پەیامی یەکریزی و هاوخەباتی بۆ هەموو لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵات، کۆمەڵگەی خۆڕاگری مەدەنی و سەرجەم چین و توێژەکانی کوردستان دووپات دەکەینەوە. سەری ڕێز و نەوازشدا دەنوێنین لە بەرامبەر گیانی پاچی شەهیدانی کوردستان، بە تایبەت پێشەوای کوردان قازی محەممەد. ئەمە گناسی و پیرۆزباییمان بۆ بنەماڵەی سەربەرزی شەهیدان، بۆ زیندانیانی سیاسی، بۆ هەموو کادر و پێشمەرگە و ئەندامان و لایەنگرانی حیزبی دموکرات و سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردستان. حیزبی دموکراتی کوردستانی ئێران کۆمیتەی ناوەندی